بینەرانی خۆشەویستی لاوان میدیە ئەم کاتتان باش. لە تەوەرێکی دیکە لە بەرنامەی تایبەت بە میوانداری تایر مەحموودی بەرپرسی دەستگای ڕێخستن لە خزمەت ئێوەی ئازیزاندەن. لەم بەرنامەیەدا باز لە پرسە پەیوەندیدارەکانی هەفتەی خەرمانان دەکەین. کاک تایر بەخێر بن. زۆر سپاس، ماندوو نەبن و هیوادارم لە کارەکانتاندا سەرکەوتوو بن. سپاس. کاک تایر سەرەتا دەمانەوێت بزانین هۆکار و ئامانجەکانی ڕژیم لە پەلاماری هەفتەی خەرمانان بۆ سەر بنکەوبارەکانی حیزب چۆن هەڵبەسەنگێنن؟ بەر لەوەی کە وەڵامی پرسیاری بەڕستان بدەمەوە پێم خۆش بوو سڵاو بنێرم بۆ گیانی پاچی و شەهیدانەی کە لە ڕۆژی هەفتەی خەرماناندا گیانی پاچی خۆیان پێشکەش بە بارگای ئازادی نەتەوەکەیان کرد و ئەوەی کە فەرموشتان هۆکار و دەرەنجامی ئەو کارێک کە کۆماری ئیسلامی کردی بە بێگومان هۆکارەکەی ڕوونە دوژمنایەتی کۆماری ئیسلامی ئێران لە 41 ساڵی ڕابردوودا بە نیسبەتی بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد و بەکارهێنانی هەموو شێوازەکانی سەرکوت ئەو هێرشەی موشکبارانی بنکەوبارەگاکانی حیزبی دموکراتی ژێکێک لەو کارانە بوو. دەرەنجامەکانی ئەو لێکەوتەیە بوو کە کۆماری ئیسلامی پێی وابوو کە بە هێرش بۆ سەر پێگەی تێکۆشەرانی ڕێگای ئازادی و ژن و منداڵەکانیان دەتوانێت ئەو پەیامە بە دنیای دەرەوە بدا کە بەتایبەت لەگەڵ کێشە و مشکلاتێکی یەکجار زۆر لەگەڵ ئەمریکا و وڵاتانی دیکە بەرەو ڕوو بوو کە لەو کاتەشدا کە ئەو لەگەڵ قەیرانێکی زۆر بەرەو ڕوویە دەتوانێت یارەکانی لەنێو ببە ڕوو بە خەڵکی ئێرانیش لەگەڵەوەی کە فشارێکی یەکجار زۆری لەسرە لە هەموو بوارەکانی کۆمەڵایەتی ئابووری سیاسی شکستێکی گەورەی خواردووە ویستی بۆ ئەوەی کە هەستانەوەیەک بێ بە نیسبەتی خەڵکەکەیەوە پێیان بڵە کە من لەو کاتەشدا دەتوانم نەیارەکانم لەناو بەرم بەڵام لە هەردووشی ئەو کارانەدا لەگەڵەوەی کە هۆکارەکە ڕوونە دوژمنێکی وە کۆماری ئیسلامی چاوەڕوانێکی لێ ناکرێ بەڵام ئەنجامەکە ئەوە نەبوو کە کۆماری ئیسلامی ئێران ویستی. زۆر باشە. بە بڕوای ئێوە ڕژیم چەند دەیتوانیوە لە ئامانجەکانی نزیک ببێتەوە یا ئەسڵەن توانیوەتی بیان پێکێ؟ لە ڕاستیدا لە ڕۆژی هاتنە سەرکاری کۆماری ئیسلامیەوە ئامانجەکانی کۆماری ئیسلامی بە نیسبەتی جوڵانەوەی ڕزگاری خواز و خەڵکی کوردستانەوە ڕوون بوو. ئەویش نەمانی ئەو جوڵانەوەیە، ئەویش بێدەنگکردنی هەموو دەنجەکی ناڕەزایەتیە. جا ئەو شێوازانەی کە گرتوویەتە بەری بە درێژایی ئەو 41 ساڵە لە هیچ شتێک درێغی نەکردووە. ئێمە شاهیدین هەردا کۆیەدا لە ساڵی 1973 بە فڕۆکە هێرشی کردوتە سەر بنکەوبارەگاکانمان کاتێک لە قەندیل بووینەوە لە زۆر شوێنی دیکە کە حیزب بنکەوبارەگای هەبووە دیسان هەر بە فڕۆکە بە موشک بە هەموو ئەنواعی هێرشێک هەوڵی داوەکە هێزەکانی تێکۆشەری سیاسی کورد لە ناو بەرەو بەتایبەت بۆ حیزبی دموکرات بەڵام ئەو ئامانجەی لەباری نیزامیەوە ڕەنگە بە هەدەفێک بگا و کۆمەڵک کادر و پێشمەرگە شەهید بکە بەڵام لەباری سیاسیەوە کۆماری ئیسلامی نەیتوانیوە بە ئامانجەکانی بگا چون بە کوشتن بە سەرکوت هیچ جوڵانەوەیەکی ڕزگاری خوازی لەنێو ناچێت. زۆر باشە. هەرو جۆرێکە دیتمان چەند ڕۆژ دوای ئەو ڕووداوە خەڵکی کوردستان یەکدەنگ و یەکدەست نایەکی مەزنیان بە ڕژیموت. ئێوە ئەم حرەکەتە چۆن دەبینن؟ چواتە مانایەکی هەیە لای ئێوە ئەم حرەکەتە؟ ئەو حرەکەتە نیشانەی زیندووبوونی خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستانە، نیشانەی ئەوەیە کە ئەو پەیامەی کە حیزبی دموکرات ڕایگەیان بوو لە کاتی ڕاساندا کە خەباتی شار و شاخ لێک گرێدەدا و خەڵکی کوردستان بە ئەرکی خۆیان هەڵدەستن و ئەرکەکاندا بەش دەکرێت دەرکەوت کە خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان بە گوێگرتن لە بانگەوازی هێز و لایەنە سیاسیەکانی ڕۆژهەڵات ئەرکی نیشتیمانی و نەتەوەیی خۆیان بەجێگەیاند. ئەو ئەرکەی خەڵکی کوردستان کە بەڕێوەی برد لە پەیامێکی سادەدا ناتوانین خولاسەی بکەینەوە بەڵکو دەنجێکی ناڕازایی نایەکی تونند بووە کۆماری ئیسلامی ئێران لە هەمان کاتدا بە دۆستەکانمانیش لە دەرەوەی وڵات لە باقی پارچەکانی دیکەی کوردستان ڕایانگەیان کە ئەگەر هێرش دەکرێتە سەر تێکۆشەرانی سیاسی لە بنکەوبارەگاکانیان لە کۆیە ئەو هێرشە هیچ فەرقێکی نێوەک ئەوەیە بۆ سەر هەموو شار و گوندێکی خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان کرابێ. ئەوان دەیانزانی ئەوانەی کە لێرەن ڕۆڵە و جگەرگۆشەی ئەوانن لە کاتێکدا کە هێرش دەکرێتە سەریان ناکرێ خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان بێدەنگ بێ بۆیە بەداخستنی دوکان و بازاڕەکانیان بە هەڵوێستێکی جوامێرانە و لێبڕاوانە و یەکگرتووانە وەک چۆن لە چەندین حرەکەتی دیکەی مەدەنی تەنانەت لە کارەساتە سروشتیەکاندا خەڵکی ڕۆژهەڵات نیشانیان داوە کە یەکدڵ یەکدەنگ یەک بڕیار و یەک قسەن لەو حرەکەتەشدا سەری خۆیان و سەری ئێمەشیان بەرز کردەوە. ئێمە وەک تێکۆشەرانی سیاسی خۆشحاڵ بووین کە ئەو خەباتەی کە کردومانە زەحمەت و ماندووبوونمان بەفیڕۆ نەچووە کاتێک کە هێرش دەکرێتە سەر ئێمە خەڵکی ڕۆژهەڵات ئەو هێرشە بۆ سەر خۆی دەزانێت ڕاستە لەو حرەکەتەدا کە کردیان لە نێوخۆ چەکیان پێ نەبوو جوابی کۆماری ئیسلامی بدەنەوە بەڵام ئەو نایە توندەی کە پێیان کورد کاریگەری هیچ کەمتر نەبوو لەو چەکە گەرمەی کۆماری ئیسلامی بەکاریگەنێ. ئایا وەک حیزبی دیموکرات توانیتان لە ئاستی نێونەتەوەییدا ئەم جینایەتە لەقاو بدەن؟ ئەگەر وەڵامتان بەڵەیە چیتان کرد؟ ئەگەریش وەڵامتان نایە بۆچی؟ بە بێگومان بەڵەیە
بەڵام بۆ ئەو کشتانەی کە ڕوو دەدەن لە ئاستی نێونەتەوەیدا توانا و ئیمکاناتی حیزبێکی سیاسی وەک حیزبی دموکرات جیاوازە لە توانای دەوڵەتێک کە خاوەن سیادە و سربەخۆیی خۆیەتی و لە دنیادا دەنجی دەڕوا و گوێی لێ دەگیرێ. حیزبی دموکرات بەو پێگانەی کە لە دەستیدا لە ئاستی پەیوەندەکاندا توانی ئەو کارەساتە بە گوێی دنیای دەرەوە بگەێنێ، توانی دەنجی مەزلومیەتی خەڵکی کوردستان ڕابگەێنێ و توانی سنوور بەزاندنەکانی کۆماری ئیسلامی و ئەو پێشلکاریانەی کە دەیکا ڕوو بە دنیای دەرەوە چ لە میدیادا چ لە ئاستی پەیوەندەکاندا بە دۆستانی خۆی لە دەرەوە نیشان بدا. بەڵام کارەساتەکە لەوەی گەورەتر بوو کە پێویست بێ کە حیزبی دموکرات ڕای بگەێنێ، چون بە بەرچاوی هەموو بیر و ڕای گشتیەوە کۆماری ئیسلامی بە ئاشکرا موشکبارانی کردوە شتێک نەبوو کە بشاردرێتەوە. بەڵام مەبەستەکەم ئەوەیە کە توانا و ئیمکاناتی حیزبێکی سیاسی بە تایبەت کە دەنگت نەبێ لە شوڕای ڕێکخراوی نەتەوەی گرتوەکاندا کە نەتوانی لە کۆڕ و کۆمەڵە نێونەتەوەیەکاندا حزورێکی بەرچاو و فعالت ببێت و گوێ لە دەنگت بگیرێ و ئەو دەنگەش تەئسیراتی ببێ و بە بێگومان کۆماری ئیسلامی بە چالش بچێشێ لەو ئاستەدا نەبوو. بەڵام ئەوەی کە لە دەستمان هات وەک حیزبی دموکرات و دەتوانم بڵم باقی هێزە سیاسەکانی دیکەش نەک درێغیمان نەکرد بگرە پەیامی خەڵکی کوردستان و ئەو زوڵمە گەورەی کۆماری ئیسلامیمان و خۆی گەیاند. زۆر باشە 2 ساڵ بەسەر ئەم ڕووداوەدا تێپەڕ دەبێت. هەنووکە خەباتی حیزبی دموکرات لە چ ئاستێکدا دەبینن؟ خەباتی حیزبی دموکراتی کوردستانی ئێران نە بەو موشکبارانە کۆتایی پێدێن، نە بەو دەستی پێکردووە، نەدوا ئامانجەکانیشی. حتا ئەو ڕۆژەی کە ئێمە بە هەدەفەکانمان دەگەین مافی ڕەوای خەڵکی کوردستان وەردەگرین ئەو خەباتە بەردەوام دەبێت. ئێوە شاهیدن کە لە مانجی ڕابردوودا ئێمە یادی 75 ساڵی دامەزرانی حیزبی دموکراتی کوردستانی ئێرانمان کردەوە. لە درێژایی ئەو 75 ساڵەدا حیزبی دموکرات بە هەوراز و نشێوی زۆردا تێپەڕیوە لە هەموو شێوازەکانی خەبات، چ لە خەباتی مەدەنی، چ لە پێکێنانی یەکەمین حکوومەتی کوردی کە پێشەوای مەزنمان سەرۆکایەتی کردو لە کۆماری کوردستاندا، لە خەباتی چەکداریدا لەو سەردەمانەدا کە شەهید دکتۆر قاسملوو بە گەڕانەوەی خوێنێکی نوێی خستە نێو جوڵانەوەی ڕزگاری خوازی کورد، لە فەسڵەکانی دواتردا لە 46-47 لە هەموو ئەو قۆناغانەیدا کە حیزبی دموکرات پێیدا تێپەڕیوە سەربەرز و ڕووسورە لە بەرامبەر خەڵکەکەیدا. ئێمە بە دوای ڕاگەیاندنی ڕاساندا کە ئەرکەکانمان دابەش کرد، ئەرکی شارمان دیاری کرد، ئەرکی پێشمەرگەکانمان دیاری کرد، لەوێدا بە خەڵکی کوردستانمان ڕاگەیان کە ئێوە نابێت چاوەڕوان بن پێشمەرگە بێ ڕزگارتان بکە. ئێوەش وەک چۆن لەو حرەکەتەی کە لە 21 خەرماناندا نیشانتاندا دەتوانن هێزێکی کاریگەر بن، دەتوانن تەئسیرتان ببێ. بۆیە مەسلەی موشکباران وەک یەکێک لەو ڕووداوانەی دیکە سەیری دەکەین کە لە درێژایی ئەو 41 ساڵەدا کۆماری ئیسلامی ئێران بە هەموو تواناوە هەوڵی لەناو بردنمانیداوە، بەڵام بە دڵنیاییەوە نەیتوانیوە لە هەدەفەکەیدا سەرکەوتوو بێ. زۆر باشە. هەرو جۆرەی کە لە پرسەکانی پێشوش ئیشارەمان پێکرد کە لەگدانەوەتان بۆ ڕژیم چی بوو، بەڵام ئێستا دەمانێت بزانین موشکبارانی بنکە و بارگاکانی حیزب و شەهید و برینداربوونی چەند پێشمەرگە چۆن لێک دەدەنەوە دوای 2 ساڵ؟ لە ڕوتی خەباتدا بێگومان شەهید دەدەی، بریندار دەدەی، دەربەدەر دەبی. ئێمە هەر لە قارەمانەتی و جیانبازی پێشمەرگەکانماندا لە دەیان نمونەمان هەیە کە لە شەڕی پێشمەرگەدا 20 کەس لە 1 ڕۆژدا لە 2 ڕۆژ 3 ڕۆژدا شەهید بووە. ئەوە دیاردەیەکی نوێ نییە، هەرچەند شەهید بوون بۆ ئێمە ئامانج نییە. ئێمە لە ڕێگای گەیشتن بە ئامانجەکانماندا ئامادەین ژیانمان بدەین. کارەساتی حەبدەی خەرمانانیش بە بێگومانێکێک لەو ڕووداوانەیە کە تێیدا کۆمەڵێک لە کادر و پێشمەرگەکانی ئەو حیزب و تێکۆشەرانی حیزبی دموکرات شەهید بوونە. بەڵام لێکدانەوەمان لەسەر ئەوە بوو کە کۆماری ئیسلامی بە بەزاندنی سنوور، بە ڕحم نەکردن بە ماڵ و منداڵ و بە بەزاندنی هەموو پێوانەکانی نێونەتەوەی کارێکی کرد کە ڕیسوایەشی بۆ خۆی تۆمار کرد. ئەجینا گیانی ئەو شەهیدانەش وەک باقی شەهیدەکانی دیکەمان هیچ جیاوازێکی نیە و فەرقێکی نیە، بەڵام سروشتی کارەکە لەبەرەوەی لە نێو خۆی خاچی ئێراندا نەبوو. خەباتی ئێمە لە نێوخۆی ڕۆژهەڵاتی کوردستانە، ئێمە لەوێ لەگەڵ کۆماری ئیسلامی دژاتێکن، بەڵام ئەو بەوەشەوە ناوەستێ دەبینین کە لە وڵاتانی ئوروپایی ڕێبەرانی گەورەی حیزبی دموکرات شەهید دەکات تێکۆشەرانی ئەو حیزبە لە هەموو شوێنێک زەربەیان لە دەدرێ و لە پەنابردن بۆ هیچ شێوازێکی سەرکوت درێغی ناکە، بەڵام هەتا ئێستا نەیتوانیەوە بە هەدەفەکانی بگا، لە کارەساتی حەفدەی خەرمانانیشدا نەیتوانی هەدەفەکانی پێچێ. سپاس. من پرسیارێکی ئۆتۆم نەماوە، ئەگەر جەنابتان شتێکتان هەیە بفەرموون. من سوپاستان دەکەم، تەنیا ئەوەندە دەڵم کە شانازی بەو خەڵکەمانەوە دەکەین کە لە هەموو شرایطێکدا لە پشتمانە و ئەو کارەساتانەش پشتی حیزبی دموکرات نالەرزێنێ. لە داهاتوشدا لەو خەباتەمان بەردەوام دەبین و بە پشتیوانی خەڵکی کوردستانی ئێران نەتیجەی دڵخوازی خۆمان بەدەست دێنین و ئازادی و ڕزگاری یەکزاری و دەتوانین بچینەوە نێو خەڵکەکەمان و ئەو خەباتە هەر ئیدامەی دەبێت. سوپاستان دەکەم و ماندوو نەبن. بینەرانی خۆشەویست، بە کۆتایی بەرنامەی تایبەت گەیشتین. سپاس بەوەی کە بینەرمان بوون.